سەرەتا لە کچاریزانی کوردی تۆپی پێی پیشەگەر دەست پێ دەکەین کە لە چەند ساڵێکە لە سعودی یاریەکە ئەویش شۆخان نورەدینە. شۆخان نورەدین لەگەڵ ئاستە بەرزەی کە لە ناوخۆ پێشکەشی کرد دوای گرێبەستکردنی لەگەڵ وڵاتی سعودیە و لە یەکێک لایەنەکان و لە خولی خانمانی وڵاتە ئێستا پاڵۆراوە بۆ بەدەستهێنانی خەڵاتێکی گەورە لە جیهانی عەرەبیدا. پێگەی کورد سپۆرت ستارت بڵاوی کردەوە لە لیستی پاڵێوراوانی خولی چوارەمی خەڵاتی جۆی ئەواردز بۆ 2024 ئاشکرا کراوە کە مانگی کانونی دووەمی 2024 لە چوارچێوەی چالاکیەکانی وەرزی ڕێاز لە شاری ڕێازی سعودیە بەڕێوە دەچێت. شۆخان نورەدین کچاریزانی پیشەگەری کورد و هێرشبەری بەتوانا و گۆڵکەری تیمی تۆپی پێی کچانی یانەی هیلالی سعودی لە نێو لیستی پاڵێوراوانی خەڵاتەکەدایە. جێباسە خەڵاتی جۆی ئەواردز گەورەترین ڕێوڕەسمی ڕێزدێنانە کە لە جیهانی عەرەبیدا لە بوارەکانی هونەر و سینەما و دراما و میوزیک و وەرزش ڕێک دەخرێت و تیایدا 19 خەڵاتی تایبەتمەند لە هەردوو ڕەگەزەکەدا بە ئەستێرە و درەوشاو و کەسایەتیە دیار و ناودارەکان دەبەخشرێ. شۆخان نورەدینی کوردیش یەکێکە لە پاڵێوراوەکان و کێبڕکێ دەکات لەگەڵ ئەو یاریزان و ئەستێرانی دیکە بۆ بەدەستهێنانی ئەو خەڵاتە. شۆخان لە یانەکەی لە هیلال ئاستێکی سەرنجڕاکێش پیشانەدا و بۆتە جێگەی سەرنجی جیهانی عەرەبی لە وەرزشدا.